والله ئەمە مامۆستا سەباح وەزعی دارایی گەلە خراپە. ئەمە چەند ڕۆژێک پێش ئێستا ڤیددیۆکمان بڵاو کرد دوای پایتەختە ئەلحەمدولە مۆزەکە تەقیەوە هەمویان بانگوازیان دەکرد کە کاک فاخیرە سێ بەو ئیشە. ئەمەش بەڕاستی قسەمانێک ئەویش یەکەم کەس بەخۆی پلانەکەی دانابوو پێشتر تەلەفۆنی کردوتی کاکە ئینشەڵڵا هیمەتێکی لۆ دەکەین هەر بتوانین ئەزای ئەو کابرایە تەمەنی 66 ئەوە دەبتە 67 ساڵ ینی کەسێکی نییە پشتی پێ بەسی بری ئەگەر لە جێیەکەتم کوڕەکەم یاخود دوسێ کوڕم هەیە ئیشم لۆ دەکەن کەسی نییە ینی سبەی دووسبەی ساڵێکی 2 ساڵیت کە نەتوانێت ئیش بکات شێکری خانی لۆ دەدا ئەوە مشکلەکەیە. کاکزانە تۆ نزیک بووی و باردۆخی ژیانی مام سەباحت بینی باسی ژیانی مام سەباحمان بۆ بکە بە کورتی. ئەمن یەکەم ئەمن مام سەباح زۆر لە مێژە برادەرمە بەڵام جمعانان 5-6 بالیفی دادەنێ دەفرۆشی جمعانان 5-6 بالیفی دە بە هەمووی بای دازە دەچمەکن دەمگو مام سەباحەوە چێ دادنا دەیگو والله هێچ بکەم یعنی هەمووی بفرۆش بە بەخوای 5,000 خێری تێدا نەبوو بەخۆی دەمگو دوای ڕۆژەکانی کە دەمبینی ڕۆژێکی قسەشی کرد ئەمن ئیتر ینی وازم لێ نەیاگوتم بەخوای دەوێت بانگەوازەکە لۆ بکەیت ینی چی گوت ئەوەندە پارەی کەم دەست دەکەت دەیگو وەڵا زۆر جار نانی نیۆڕوان ناخوین لە مارێ ینی ئینسانە بگاتە ئەوەی لە سێژەم خواردن دووژەم نانی بخوا ینی بڕۆ تەماشای خانێکیانکە هەیە دەرێ لۆ ناستا بۆ نمونە بستە دەروی هەولێر دانیشت ئەو کابرا بەخۆی وال ناو هەولێرێ خەریکە لە برسان دەبری با قورعان بستە دەروی هەولێر هەر ڕتاوە کەس ئاگای لێ نابینی ینی هونەرمەندێکی ئاوا گوناحە بەڕاستی وەڵڵی لە وەبیلای وەتیلای شێکی هەند دەوڵەمەند بەس ئەگەر دەتوانیت دەدەقە لە تەنیش مام سەباحی لە سەماتۆڕی دانیشی بزانام دەفتەر شەختەیانە پیرەمێ زلامەشیاوە بە تەمەن ینی مەحقول نییە بەخوای جا ئینشەڵڵا ئەوڕۆ بەخوای یەکەم پشت بەخوا دووەم بە ئەو براگەورەمان لێرەیە کاک فاخیر کاک جێگر لێرەیە ئینشاءڵڵا بتوانین ئەها نارم کاکە ڤیلایەکی 200 مەتری و 300 مەتری بەخوای 75 مەتر 50 مەتری پێڕازیە بەس کرێ ماگانە نەدا ڕۆژەکە ڕۆژانە 5,000 دەستکە هیچ ئایبی نییە ئەگەر نامە چامالەوە نییە بۆ نوە خانی لەو کردی سیاری لەو کرد بەس خانیەکمان لەو بکڕ بە نەجات ئیترە و کاتی مام سەباح لەو نەهامەتی ڕزگاری